لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگای خێرای کەرکووک سلێمانی و لە نێوان ناحیەی تەشێ و قەزای چەمچەماڵ بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیل لە جۆری هۆندای ئەلنترای تایبەت و پاسێکی تایبەت بە گواستنەوەی حاجیانی پارێزگای کەرکووک 37 کەس بوونە قوربانی. شاید حاڵێکی نێو پاسەکەی شوێنێتی ڕووداوەکە دەخاتە ڕوو. مفەوەزێکی هاتوچۆش هۆکاری ڕووداوەکە بۆ خێرایی لە ڕادەبەدەری ئۆتۆمبیلە تایبەتەکە و لادانی لەسەر ڕێگای خۆی دەگەڕێنێتەوە. ئێمە لە قافلەی حەجنەوە لە کەرکووە بەرەو سلێمانێ چن کە لای دارامە نازەم ناوی چێتر سیارەیەکی دەرچوو تایەی تەقی نازان چ لەو بەرەوە هات لە بەر خۆمان لە پێش پاسەکە و اینجا وەرگەڕا من ئێمە داەتی ترێمە لە ئاگا خۆمان نیە کەرکووگین هەمومان خەڵک کەرکووگینەوە بۆ حەجز بۆ مەتار سلێمانی بۆ حەجە چن بەرەو حەجەوە ڕاگەداکران کەوا ڕووداوێکی هاتووەیە لە بین دوو سیارەیە ئێمە دەست بەجێ مەفرەجەکانمان گەشتە سوێن شوێن ڕووداوەکە بینیمان لە بین تەکێ چەمچەماڵە ڕووداوێکی هاتووە ڕوویداوە لە بین قەمەرە تایبەت لەگەڵ پاسێکی سەرنشینە کەوا حاجی تیا بووە لە کەرکووک بەرەو سلێمانی موعیدی مەتاریان هەبووە لە بین دوو سەرنشینگیانیان دەستداوە چەند بریندارێکەیە و پار لێکۆڵینەوە بۆمان دەکەکەوە قەمەرەکە کە لە سایدی سلێمانی چەمچەماڵ هاتووە ساید گۆڕینی کرێ بەرەو سایدی بەرامبەر کە بە سایدی کەرکووک سلێمانیە بۆتەوەی ڕووداوی هاتووەکە و دوای ڕووداوی هاتووەکە بۆتەوەی وەرگەڕانی پاسەکە. جێگیری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵیش باسی لەوە کرد بەهۆی ڕووداوەکەوە سەرجەمی سەرنشینەکانی پاسەکە بریندار بوون کە ژمارەیان 33 سەرنشین بووە. یەکێک لە سەرنشینەکانی ئۆتۆمبیلە تایبەتەکە ژیانی لەدەستداوە و دوانی دیکەشیان بریندار بوون. ئاماژەشی بەوە کرد دوای ڕووداوەکەش ئۆتۆمبیلێکی تر لە جۆری BMی تایبەت خۆی کێشاوە بە پاسە وەرگەڕاوەکەدا و بەهۆیەوە شۆفێری BMەکە ژیانی لەدەستداوە. 16 بریندار ڕووی کردۆ نەخۆشخانەی گشتی شێت پێشەوە بە شێفریاکەوتن. ئەم 16 بریندارە هەمویان چارەسەری پێویستیان بۆ کراوە. یەکێک لە بریندارەکان باری تەندروستی باش نییە، باری تەندروستی جێگیر نییە. دکتۆرە بەڕێزەکانمان ڕەوانی بەشی فریاکەوتی نەخۆشخانەی سلێمانی دەکرێت. بەداخۆی لە سەرنشتنەکانی قەمەرەکە گیانی لەدەستداوە، دیارەکە هاو گیانی سپاردە بوو و تیمەکانمان لە شوێنی ڕووداوەکە توانیانە 18 لە بریندارەکان کە برینی سوک بوونە لەوێ برین پێچی بۆکەن و نەهێنێ لە نەخۆشخانەوە تا کۆی گشتی هەموو بریندارەکان 34 کەس بوونە. لە هەردوو ڕووداوەکەتا دوو کەس گیانیان لەدەستدا و 35 تریش بریندار بوون. لە ئێستادا ڕووداوەکانی هاتوچۆ بە هۆکاری سەرەکی مەرجی هاوڵاتیان دادەنرێن. لە هەرێمی کوردستان شۆفێرانیش هۆکارەکەی بۆ خراپی ڕێگەوبانەکان دەگەڕێننەوە. بەرپرسانی هاتوچۆش هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ خێرایی لە ڕادەبەدەری شۆفێران و پابەندەبوونیان بە یاساکانی هاتوچۆ دەگەڕێننەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.